بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على رسول الله محمد وآله وصحبه وسلم أجمعين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بینەرانی بەڕێز و خۆشەویست، خوشکان و برانی ئیماندار، سەلام و ڕەحمەت و بەزەی و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ و لە ڕۆژێکی نوێدا بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. داواکارم لە خوای پەروەردگار هەموو لایەکمان باشتر شارەزا بکە لە ئاینە پیرۆزەکەی خۆی و تاعەت و عیبادەت و بەندایەتی و ڕۆژووی هەموو لایەکمان قبوڵ کات. بەڕێزان، پاشکەمێکی تر دەتوانن پەیوەندی بە بەرنامەکەەوە بکەن و پرسیارە شەرعیەکانتان ئاڕاستە بکەن. پشتیوان بە خوای پەروەردگار بەو ئەندازەی کە خوای پەروەردگار تەوفیقمانەدا و دەرفەتمانەدا لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەبین. لە تەوەری ئەم بەرنامەیەشدا پشتیوان بە خوای تەعالا باس لە هەندێک ئاداب و ئاکار دەکەم کە ئەگەر ئینسان بیگرێتە بەر بۆ ژیرابوونی دوعا زۆر کاریگەری هەیە. هەڵبەتە بەڕێزان، مانگی ڕەمەزان یەکێ لە دەرفەتە گەورەکانی بریتیە لە دوعا و نزا و پاڕانەوە. لە فەرمایشتی پێغەمبەری خوا داهاتووە صلی الله عليه وسلم کە سێ کەس دوعا و نزایان لە لای خوای پەروەردگار ڕەت ناکرێتەوە. یەکێ لەو کەسانە کەسی ڕۆژوانە، تا بە ڕۆژوو بێ و زمانی گرتوێتەوە لە حرام و چاوی گرتوێتەوە لە حرام و باقی ئەندامەکانی تری لە حرام گرتوێتەوە، دوعا و پاڕانەوەی کاریگەریەکی یەکجار زۆری هەیە و لای خوای پەروەردگار قبوڵە بێت. و لە فەرمایشتێکی ترە هاتووە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێت لە کاتی بەربانکردنەوەدا کەسی ڕۆژوان دوعایەکی هەیە و خوای پەروەردگار لێی قبوڵەکە. ئەمە لە مانگی ڕەمەزانە. مانگی ڕەمەزان هەر بە گشتی بە شێوەیەکی گشتی مانگی دوعا و پاڕانەوەیە و دوعا و پاڕانەوە تایە قبوڵە. بەندەکان زیاتر لە خوای پەروەردگارەوە نزیکن. لەبەرەوە جێگەی خۆیەتی ئێمە ئەو مانگە بقۆزینەوە بە دوعا و بە پاڕانەوە. و جگە لە مانگی ڕەمەزانیش لە کاتەکانی تریشە خوای پەروەردگار وعد و بەڵێنی داوە کە هەر کەسێ لێی بپاڕێتەوە دەسی بۆ بارەگای ئەو بەرز کاتەوە، خوای پەروەردگار وەڵامی ئەداتەوە دوعاکەی گیرە ئەکا. وقال ربكم ادعوني استجب لكم. خوا وعدی داوە، بەڵێنی داوە ئێوە بپاڕێنەوە دەست بەرزەوەکەن بۆ دەرگاکەی، خوای پەروەردگاریش بێگومان وەڵامتان ئەداتەوە. خوای پەروەردگار لە بەندەکانی خۆیەوە نزیکە، ئاگای لە حاڵی هەمویان هەیە. لە یەک کاتێکە خوای پەروەردگار ئاگای لە ناخی دڵی هەموو بەندەکانی هەیە. ئەوە لەیس الله بأعلم بما في صدور العالمين. ئایا خوای پەروەردگار ئاگای لە دڵی هەموو بەندەکانی نییە لە یەک کاتێکە؟ بێگومان خوای پەروەردگار ئاگای لێمانە و ئەزانێت چی پێویستە بۆ ئێمە و کەی دوعاکەمان گیرا بکە و چیمان بۆ گیرا بکە. بۆیە خوای پەروەردگار لێمان و نزیکە. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان. وەڵامی ئەو کەسانە ئەدەمەوە کە ئەپاڕێنەوە دەستی زەلیلی و میهرەبانی بۆ بارەگای خوای پەروەردگار بەرزەکەنەوە. فليستجيبوا لي وليؤمنوا بي. دەی بەوانیش وەڵامی خوای پەروەردگار بنەوە، با بپاڕێنەوە لە خوای پەروەردگار. ئەوەی کە من زیاتر مەبەستمە بەڕێزان، تا ئینسان زیاتر بە ئاکار و بە ئاداب و بە شێوازی خۆی لە خوای پەروەردگار بپاڕێتەوە، زیاتر نزیک بوونە لە قبوڵبوون و وەڵامدانەوە. تا ئینسان بزانێت چۆن بپاڕێتەوە، کەی بپاڕێتەوە، بەچی بپاڕێتەوە، کاریگەری زیاترە. هەروەکو چۆن کەتەلۆکێک ئەگەر ئینسان ئیسفادەی لێ ببینێ بۆ بەکارهێنانی ئەو شتە، شارەزایی زیاترە بێ و سوودی زیاتر لێ ئەبینێ و بەشازی تەندروست و ڕێکوپێکی خۆی بەکارێنێ. بەڕاستی دوعای شوایە بەڕێزان. دوعا کلیلی هەیە، ئادابی هەیە، کۆمەڵی ئاکاری هەیە. ئەگەر ئینسان بیگرێتە بەر، بەدڵنیاییەوە کاریگەری هەیە بۆ گیرابوونی دوعاکەی. جا من هەندێک هۆکار باسەکەم لێرەیە کە ئەگەر ئینسان بیگرێتە بەر بۆ گیرابوونی دوعاکانی زۆر کاریگەری هەیە و هەموو خوشکبرایەکی مسلمان سوودی لێ ئەبینن. یەکەم بەڕێزان، کاتێک ئێمە دوعاکەین و ئەپاڕین و لە خوای پەروەردگار بە حەمدی خوا و بە سوپاسی خوا و بە سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەست پێ بکەین واتاڵین الحمد لله رب العالمين اللهم صل على محمد وعلى آل محمد
یان لەوەیش کورتتر ئەتوانی بڵێ الحەمد لله والصلاة والسلام على رسول الله. یەکەم جا حەمد و سەنا و سوپاسی خوای پەروەردگار بکەیت لەسەر ئەو بەخشش و نیعمەتانەی کە پێی بەخشیوی، کە هەر یەکێ لە ئێمە بەڕێزان سەدان و هەزاران نیعمەتی خوای پەروەردگار بەسەرمانە ڕژاوە. دواتر سەڵاوات ئەدەین لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەم جار داوای ئەو شتەکەی کە تۆ ئەتەوێ. یەکێ لە هاوڵانە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشت بوو، کابرایەک هات نوێژی کرد و دەستی کرد بە پاڕانەوە، یەکسەر وتی اللهم اغفر لي وارحمني، یا ربی خوای لێم خۆش بە و ڕەحمم لێ بکە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی عەجیلتە ئەیها المصلی، ئەوەی کە داوات کرد پاڕایتەوە لە خوای پەروەردگار پەلەت کرد. إذا صليت فقعدت فاحمد الله بما هو أهله وصل علي ثم ادعو. فەرمووی ئەو کەسەی کە دوعات کرد پەلەت کرد، ئەگەر دانیشتی ویست دوعا بکەی لە خوا بپاڕیتەوە، یەکەم جا حەمد و سەنا و سوپاسی خوا بکە، دوایی سەڵاواتێک لەسەر من بخوێنە، ئەم جا چی داوایەکت هەبوو لە خوای پەروەردگار بپاڕێرەوە. لە حەدیثی ترە هاتووە فەرمێ هەموو دوعایەک مەحجوبە خەجاڵەتە لەو ئاسمانەیە هەتا سەڵاوات نەدرێت لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆ ئێمە وەکو کلیلێک و دەروازەیەک وایە، حەمد و سەنا بۆ تۆ خوایە، سپاس بۆ تۆ لەسەر هەموو بەخشەکانت، سەڵاوات و ڕەحماتی خۆت بنێرە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەمجا دەستکە بە دوعاکردنەکەت. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم بەڕێزان دەستبەرزکردنەوە. لە چەندین فەرمایشتی پێغەمبەری خوا داهاتووە صلی الله عليه وسلم کە لە کاتی دوعایە پێغەمبەری خوا دەستی بەرز کردووەتەوە، ناولەپی بەرز کردوێتەوە بۆ ئاسمان، هەروەکو چۆن کەسێک داوای شتێک لە کەسێکی ترەکە. أفرمي أبي موسى جارته أفرمي في غمر إخوة صلى الله عليه وسلم رفع يديه ورأيت بياض إبطيه. في غمر إخوة صلى الله عليه وسلم دعاء كردوا دسي بس كردوته أو أن دسي بس كردوته حتى نرماي بن بالي بن راوة سبياي بن بالي بن راوة أفرمي سبياي بن بالي بيني، يعني أو أن دسي بس كردوته لدعاء هل كل بخاري مسلمة هاتوا هروها لفرمايش كتابته أفرمي إن الله حي كريم يستحي إذا رفع الرجل إليه يديه أن يردهما صفرا خائبتين. أفرمي خواهكي زور بشرمة، خواهكي زور بخشندية، شرمك لويك عبدك دسي بلزوك أبو آسمان، خواهي پرودگار دسي بخالتي بجيرتوا إلا اشتك خاتنا أو دسوا جا يا دعاكت بو قبولك، يا لكاتي كتراب قبولك، يا شيكي ترت پێ ئەبەخشێ، یا بە ئەندازەیەوە گوناه و تاوانت لێ هەڵەوەرێنێ، یا بە ئەندازەیەوە پلەپایەت بەرزەکاتەوە، ئللا خوای پەروەردگار شتێکت پێ بەخشیە. لەبەرەوە بەڕێزان لە هیچ حاڵەتێکە ئینسان زەرەر ناکا کاتێکە دوعا بکا و بپاڕێتەوە و دەست بەرزەوەکا بۆ ئاسمان. بۆیە کاتێکە دوعاکەی دەست بەرزەوەکە بۆ ئاسمان، بەڵکو خوای پەروەردگار بەزەی بەو دەسانەیە بێتەوە. خوا زۆر شەرمەکە لە عەبدێک دەستی بەرز کاتەوە و دەستی بە خاڵەتی بژێڕێتەوە. سێهەم بەڕێزان لەو هۆکارانەی کە هۆکارن بۆ گیرابوونی دوعا، داواکردن و پاڕانەوە بە ناوەکانی خوای پەروەردگار و ستایشکردنی خوا بە ناوەکانی. خوای تەعالا لە قورئانە فەرمێ وەلله الأسماء الحسنى فادعوه بها. خوا کۆمەڵێ ناو و صفەتی جوانی هەیە، ئێوە بەو ناوانەی خوا بپاڕێنەوە. بۆ نمونە کەسێک ئەتوانێ بڵێ یا ڕەحمان، یا ڕەحیم، یا الله، یا کەریم، یا قەدیر، هەتا کۆتایی بەو ناوانەی خوای پەروەردگار بپاڕیتەوە. زۆر زۆر کاریگەری هەیە بۆ گیرابوونی دوعاکان، بەتایبەت ناوی حەی و قەیوم، یا حەی یا قەیوم، ئەم دوو ناوە اسم الله الأعظمن کە هەر عەبدێک بەم ناوانە لە خوای پەروەردگار بپاڕێتەوە ئللا خوای پەروەردگار وەڵامی ئەداتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گوێی لە پیاوێک بوو کە دوعایەک دەیفەرموو اللهم إني أسألك بأني أشهد أنك أنت الله لا إله إلا أنت الأحد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. خوایە گیان من داوات لێ یەکەم لە کاتێکا من شایەتی ئەدەم کە هیچ خوایەک نییە بە حەق شانی پەرستن بێ ئللا خوای تاک و تەنیای بێنیاز نەبێ کە لە کەس نەبووە و کەسی لێ نابێ. خوایە بەم ناوانە لێتە پاڕێمەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکە گوێی لەم دوعایە بوو فەرمووی والذي نفسي بيده لقد سأل الله باسمه الأعظم. فەرمووی ئەمە داوای لە خوای پەروەردگار کرد، سوێن بەو کەسەی نەفسی منی بەدەسە،
بناو مزنكي خوا بارايوا الذي إذا دعي به أجاب كهركسي بو دعاء لخوا بارته خوا ولا ميداته وإذا سئل به أعطى وهركسي بمنا وداوابك لخوا خوي پروردگار پي بخشي بلي يا الله يا حي يا قيوم خوا فلانشتم بوبكي يا الله يا حي يا قيوم فلانشتم لي دور بخيتوا وباقي ناوەکانی تر هەمووی ناوی پیرۆزن هەمووی ناوی گەورن ئەگەر کەسێک بتوانێت بەو ناوانە بپارڕێتەوە بەڕاستی زۆر کاریگەری هەیە. سەناکردن و سوپاسکردنی خوا بۆ نمونە بڵێ یا رەب العالەمین تۆ خوایەکی بەخشندەی تۆ خوایەکی بەدەسەڵاتی هەموو شتەکان بەدەست تۆیە. ئەفەرمێ لە حەدیثە هاتووە هیچ کەسێک نییە بە ئەندازەی خوای پەروەردگار ستایشی لەلا خۆشەویست بێت. ئەوەندە ستایشی لەلا خۆشەویستە یا رەب العالەمین ڕزقی هەموو بەندەکان بەدەست تۆیە. ئێمە عەبدێکی زەعیفین لە بەردەم دەسەڵاتی تۆیە. کەڕەم و بەزەی تۆ هەموو دنیای گرتوۆتەوە یا رەب العالەمین. ئاوا سەنا و سوپاس و ستایشی خوا بکە دواتر بە ناوەکانی خوای پەروەردگار بپارڕێرەوە دڵنیا بە ئینشاءڵڵا خوای تەعالا وەڵام تداتەوە. ئەمجا خاڵێکی تر بەڕێزان هەڵبژاردننی کاتی گونجاو. هەڵبەتە هەموو کاتێک ئینسان ئەتوانێت دوعا بکە هەموو کاتێک ئینسان ئەتوانێت بپارڕێتەوە بەڵام هەندێک کاتی تایبەتی هەیە کە زۆر جار مامۆستایان بۆمان ڕوونەکەنەوە ئەو کاتانە ئینسان بیقۆزێتەوە زۆر سوودی هەیە. بۆ نمونە لە کاتی بەربانکردنەوەیە کە باسمان کرد دوعاکردن لە کاتی بەربانکردنەوەیە لە لای خوا قبوڵە. بۆ نمونە لە نێوان بانگ و قامەتە دوعاکردن قبوڵە. لە ڕۆژی جومعەیە لە دوای عەسرەوە تا خۆراوبن سەعاتێک هەیە دوعاتیایە قبوڵە. لە سوجدەیە پێغەمبەری خوا فەرمێن نزیکترین کات عەبد کە دوعا ئەکا و لە خوا نزیکە سوجدەیە زۆر دوعا بکەن و بپارڕێنەوە. لە کۆتایی شەوە خوای پەروەردگار دابەزێتە ئاسمانی دنیا هەموو شەوێک کە سەیەکی شەو ئەمێنێت خوای پەروەردگار دابەزێتە ئاسمانی دنیا بە شێوازێک کە لایق بێ بە رەب العالەمینەوە. ئەفەرمێ من يدعوني فأستجيب له کێ داوام لێکا با وەڵامی بدەمەوە کێ پرسیارم لێکە با بیدەمێ کێ شتێکی با بیدەمێ کێ داوای لێ خۆشببوونم لێکە با لێی خۆش بم. کەواتە کۆمەڵێک کاتی هەڵبژاردە هەیە بەڕێزان کە زۆر پیرۆزە بەلای خواوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی ڕوون کردوینەتەوە کە دوعاتیایە قبوڵە. ئەگەر ئێمە لەو کاتانە بپارڕینەوە ئەوە با دڵنیابین نزیکترە لە قبوڵبوون و ژیرابوونەوە. خاڵێکی تر بەڕێزان ئەوەیە لە هۆکارەکان ئەوەیە کە دوعاکەی تەواوی سیقە و متمانەت هەبێ کە خوای پەروەردگار وەڵام تەداتەوە و گومانی باشت هەبێ بە خوای پەروەردگار. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ادعوا الله وأنتم موقنون بالإجابة کاتێ دوعاکەن بە یەقینەوە بیکەن کە خوای پەروەردگار وەڵامتان دەداتەوە. مەڵێ با تاقی بکەمەوە مەڵێ با ئەمجاریش پاڕێمەوە بەڵکو ئەمجارە قبوڵ بڵێن نە بەڵێ ئیلا خوای پەروەردگار وەڵام مەداتەوە ئیلا خوا کەرەمی زۆرە خوا بەخشندەی زۆرە واللهی داوای هەر هەمومان جێبەجێ بکە و داوای هەموو کوڕی زەوی جێبەجێ بکە لە مڵکی خوای پەروەردگار کەم ناکات. خوات خوایەکی دەوڵەمەندە بەدەسەڵاتە تەواوی شتەکان بەدەست رەب العالەمینە. بۆیە کاتێک کە دوعاکەی بە یەقینەوە بیکە. الدعاء سلاح والسلاح بضاربه دوعا چەکە و چەکیش بە ئەو کەسەیە کە بەدەستێوەیەتی. کەسی ئازا و بەجەرگ و بەغیرەت و بە شەهامەت ئەگەر چەکی پێبێ ئەگەر دارێکیشی بێبێت تۆڵەی خۆی هەرەکاتەوە. بەڵام کەسی ترسنۆک هەچەنێ چەکە کە بەدەستێەوە بێ و هەچەنە چەکی باشی پێبێ هیچ سوودی لێ نابینێ. لەبەرەوە ئەبێ کاتێک کە دوعاکەین متمانەی باشمان هەبێ بە خوای پەروەردگار کە خوای تەعالا وەڵاممانەداتەوە و گومانی خێری پێمانە. ئەنا عند حسن ظن عبدی بی خوای تەعالا فەرمێ من لەگەڵ گومانی باشی عەبدەکەم دام تا ئەو عەبدە گومانی باش بێ و پێی وابێ من وەڵامی ئەدەمە و پێی وابێ من داواکانی جێبەجێکەم من لە جێ گومانی ئەو عەبدەیە بم. خاڵێکی تر بەڕێزان نابێ لە دوعاکردنا پەلەت بێ. هەندێک خەڵکەیە ئەیەوێ ئەو دوعایی کە یەکسەر ئەو دەقە بۆی جێبەجێ بێ وەکو چۆن دەستنەی بە پلاکێکە. بەڕێزان خوای پەروەردگار خۆی حەکیمە خۆی باشە ئەزانێت چ کاتێ ئەم دوعایە قبوڵ بکە ئێستا بۆت قبوڵ بکە یا کاتێکی تر بۆت قبوڵ بکە ئەمەد بداتێ باشە یا ئەمەد نەداتێ باشە. بۆیە شتەکان بسپێرین بە خوای پەروەردگار باشەوە پەلە نەکەین لە دوعاکردنا. با ئەو پەیوەندیانە وەرگرین فەرموون. کاک محەممەد لە شاری کەلارەوە کاک محەممەدیان فەرموو.
باش مامۆستا گیان خی گەورە لێت ڕازی بە کاک محەممەد گیان قوربانێ دوور ڕێکاتەگرم فەرمو برا عزیزەکەم وڵی پرسیارێکمەیە بەڵێ وەڵام من زۆر لەیشتێم وەسەر نزیک نوێژەکانە بڕێ نوێژی نیوەڕۆ بێ عەسر بێ هەرە بێت ئەچمە حمامەت لێدار لە حمامە نیەت نوێژ تێرم ئەگە برایان تۆ زیاترنی بەرزکەنەوە باش گوێم لێ نییە ئەڵێم ئەچمە حمام لەعانی سوپە لەیش دێمەوە ئەزن لە سوپە نوێژی نیوەڕۆیە یاوەکو عەسرە ئەو کاتانەیە کە دەستنوێژ لە حمام بگرن دروستە کە دەچێن چی برا عزیزەکەم دەستنوێژ لە حمامە بگرن دروستە لەو کاتانە بەسەر چاو ئیشەڵا وەڵامتە دەمەوە کاکە محەممەدیان سپاسەکەم بۆ قوربانێ سوپە لە شاوە خوا لێت ڕازی بێ یا ڕەبی برا عزیزەکەم مام رسول فەرموو مام رسول گیان السلام عليكم مام سجين. عليكم السلام ورحمة الله وبركاته. داشتي بلا محور اسمنا. يا أخوة سرباز وبراز. مام سجين ترسيالي. جان. باكم خواهو في كيس على رجال نماو. خواهي قولا لي خوش. آمين يا رب لغم الصلوات. كابرايك يتد كيكاري لاك. لا كابرايك كيكاري كذا. يتد الله باركين داو. واضح. بله. أنا صدقنا برتفسك باركين دو يتنا ضمينه وتكانه. پارێکی بۆ بەڵێ پارەکەی بۆ نردبوو میتر بۆ چوونی خۆم وایە کە هەر کاتێک کە نەیداوە ئێستا من وا هەستم کردووە کە بوومە لەرزەکە هاتووە ئیتر ڕاستڵەکاوە کە ڕاستڵەکاوە ئێستا بڵێن چەند ساڵێک لە نەوەتەکانەوە بووە پارەکەی نردووە ئینشەڵڵا بە تەمام قوربانی ئەو پارەشی لەگەڵەکەم ئەتە پارەکەی چی لێ بکەی؟ پارەکەی بۆی بکەمە قوربانی بەسەر چاو ئینشەڵڵا وەڵامتە دەمەوە خوا حافیزت لەگەڵ خوای گەورە ئاگای لێت بێ سەرچاوان خوا جوادات خوا لێت ڕازی بێ براکەم کاک سەباح لە کەلار فەرموو کاک سەباح گیان مامۆستا گیان السلام علیکم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشی بەرنامەکە لێکە مامۆستا بەڕێز. یا خوا سەربەرزی برا عەزیزەکەم. زەحمەت نەبێت و پرسیارمانەیە مامۆستا گیان. لە خزمەتم برا شرینەکەم. پرسیاری یەکەمە مامۆستا گیان. بەڵێ. لە مانگی ڕەمەزانە مەطعەم و دوکانی لەپە و ئەو شتانە دروستە ئینسان بیکاتۆ؟ پرسیاری دووەمت. پرسیاری دووهەمم جومعە لەم کاتەیە کەیسە جومعە لە مسجۆکەکانە ناکرێت ئاساییە جومعەکردن لە دەرەوەی مسجد؟ بەسەر چاو ئینشەڵڵا وەڵامتە دەمەوە. دەستخۆش لێ مامۆستا گیان خوا لێت ڕازی بێ. خوای گەورە ئاگای لێت بێ یا ڕەبی. باوکی سامی فەرموو. وڵا زمانێ شارێکمان ئەو بوو بەیانیان لە کاتی پاشێوە کە بانگ دەفەرمێ ئاو دەدەسەوێ بکە بانگ دەفەرمێ ئاوەکە بخۆیتەوە یاخودنا بەسەر چاو ئینشەڵڵا وەڵامتە دەمەوە. دەی دەستەکە خۆش بێ لەلای مامۆستا خوا لێت ڕازی بێ یا ڕەبی. دەستە خۆش بێ بلا بەڕێز. خوات لەگەڵ بێ. کەیترمان لەگەڵا بوو؟ کاک عرفان لە جەباریەوە فەرموو کاک عرفان گیان. السلام عليكم مامۆستا گیان. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان پرسیارێک مەوعدێت گیان لە خزمەتم. مامۆستا لە مانگی ڕەمەزانە بەڕۆژی بیت و مکێش بەکاربێنی گوناحیان گوناح نییە. مکێش؟ بەڵێ. بەسەر چاو ئینشەڵڵا وەڵامتە دەمەوە. خوای گەورە ئاگای لێت بێ. کاک دڵشاد فەرموو برا عەزیزەکەم. الو السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله وبركاته. پرسیارێکم هەیە مامۆستا. بەڵێ برای گیان. ئەوە بابم خانیی هەیە بە ئیجار دەدەتەوە. ئەو پارەش مەسرەفی خۆ دەکەن لەو عیلاج و تشتی زەکاتی لێ دەکەوی داینە مامۆستا. هەرو پرسیارەت هەیە؟ بەڵێ. بەسەر چاو کاکە دڵشاد ئینشەڵڵا وەڵامتە دەمەوە. باشە مەمنون مامۆستا. یاخوا سەلامەت بیت. باوکی محەممەد لە هەولێر فەرموو باوکی محەممەد. باش مامۆستا گیان. یاخوا سەلامەت بی باوکی محەممەد. مامۆستا خوددا جزاک خێر دەتەوە مامۆستا پرسیارێکمان لە زەحمەت نەبێت. خۆت ڕازی بێ فەرموو برا عەزیزەکەم. مامۆستا کاتێک باسم نەخۆش بوو لە مانگی پێشێستا. بەڵێ.
مش لا بوي نزل بوي حيوان يصرف بوي بەڵێ وفاتي كير وفاتي كير حيوان نبوي صدر الريوان حیوانەکە سەر نەبڕیوە صدر الريوان ودي من ذلك فريق مبلغ كيف قلت تاخذ طريقه يقول ان شاء الله وفاتي تۆ نەزرت کرد کە ئەگەر چاک بێتەوە حیوانەکەی بۆ سەرە بڕی بله چاک نەبوویەوە تاخذ وفاتي كير بەسەر چاوی شەڵا وەڵام تەدەمە بله دایکی محەممەد لە کەرکووکەوە فەرموو دایکی محەممەد السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. خوشی بەدام کەرێکە مامۆستا. خۆشی بەڕێزم خالت ڕازی بێ. سلامت بێ. مامۆستا پرسیارێکم هەبوو. بەڵێ. ئەتوانم بەسەر ڕووتی و لە ماڵ خۆمان دوعا بکەم بەبێ دەستنوێژ؟ بەسەر چاوی شەڵا وەڵام تەدەمەوە. یان ئەتوانم بەبێ دەستنوێژ ئایەتول کورسی بخوێنم. ئەو شە دروستە؟ بەسەر چاو ئیشەڵا ئەو شت وەڵامە دەمەوە. زۆر مامۆستا دەست خۆش. خالت ڕازی وێدا دەکەم. یەک پەیوەندیەکی تر وەرگرن بایتر با پەیوەندی کۆتاییمان کاک ڕێبوار بێت. کاک ڕێبوار فەرموو برای گیان. السلام عليكم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا وەڵایی چەند پێشنیارێکم هەیە سەرەتا چەند هۆکارێک بۆ گیرابوونی دوعا خۆی حەق بۆیان بتانویستە چەند هۆکارێک بۆ گیرانەبوونی دوعا چونکە ئەگەر بزانری دوعاکان قبوڵەبێ مامۆستا گوتفانێک پیشەکتان پێنێ لە دوعا لەم حکومەتەکەم با لە کۆڵ ئەم میلەتەوێتەوە لەوانەیە زۆر ئیسراحەت دشتن ئێوە لەوانەیە تۆزە لە پێشێمەوە بن. خی پەروەردگار چی باشە ئەو مامۆستا هەمیشە ئێمە دوعاکەین. من نازانم یەقینم هەیە دوعا گیرابێ خوای گەورە ئەینووسێ بەڵام ئەگەر بزانین وەڵڵی بە هەمومان دوعاکەی خوای گەورە ئەم بەڵایمان لە کۆڵگاتەوە ئەو حکومەتە لە ڤایرۆسەکە زۆر خراپترە. ئەمە وەکو پێشنیارێک وەکو ئەوەی کە مامۆستا هەر هەمووشمان یەک دەنگبین لە مەسەلەی نوێژکردن بۆ مزگەوتەکان بکرێتەوە ئەوەدا حکومەت بۆ ئەو شوێنانەی کە پارە پایاکە ئەیان کاتەوە مەسەلەن دایرەی مرورە کوێ ئەی کاتەوە بەڵام مزگەوتەکان زۆر بێ ساحێبە حەزەکەم باشەوە بزانین مزگەوتەکان زۆر بێ ساحەدە لەوانەیە حکومەتێکی شەبێت لە نەکردنەوەی مزگەوتەکانە حکومەتەکەش ئەوەیە ئێمە کۆمەڵێک تەفرەقەمان کەوتۆتە بینەوە لە ناو بینی موسڵمانانە چەند تاقم و تیرەیەکی بەڕەئی من لەوانەیە ئەمە بۆ چوونە ئەگەر ئێمە خۆمان چاکەن وەڵڵاهی خوای گەورە دەرگای مزگەوتەکانمان تەقوا ئاکاتەوە ئەگەر نا هەتا ئابم شێوە بین ڕوا ناکەم لە ژیانمان دەرگای مزگەوتەکانەوە. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله وبركاته. كاك رێبوار خوا پاداشت باتەوە یا ڕەبی. بەڕێزان داوای لێبوردنەکەین لەبەر کەمی کاتی بەرنامەکە هەر ئەوەندە پەیوەندی ئەتوانین لە خزمەتتان نابین داوای لێبوردنمان هەیە ئەگەر کەسێک ویستی بێتی پەیوەندی بە بەرنامەکە و کاو دەرفەتی بۆ نەڕەخسا بێت خوای گەورە ئەجر و پاداشتی هەموو لایەکتان باتەوە. یەک دوو خاڵما بە سەریعی لە خزمەتتان ڕوون یەکەم و دواتر وەڵامی پەیوەندیەکانە دەمەوە. خاڵێکی تر بەڕێزان بۆ ژیرابوونی دوعا ئەوەیە لە کاتی دوعاکە تۆ دڵت لای دوعاکە بێ ئاگات لە دوعاکە دوێ بزانیت چی ئەڵێ هی وایە لە کاتی دوعاکە سەیری ئەملاولاکە ئاگای لە خۆی نییە دوای بڵێ کاکە داوای چیت کردووە لەخوا پاڕانەوەکەت باسی چیت کرد نازانیە یعنی داڵغەی لای نەبووە بۆیە لە حەدیث هاتووە فەرمی إن الله لا يستجيب دعاء من قلب لاهٍ خوا دوعای کەسێک قبول ناکات لە دڵێکەوە دەرچوو بێ ئاگای لە خۆی نەبوو بێ دڵێکی غافڵ بێ ئاگا لەبەرەوە تا کە دوعاکەی ئەبێ هەست بە عەزەمەت و گەورەی خوا بکەی کە تۆ داوا لە خوا بکەیت و بەرامبەر بە خوای پەروەردگار وەستاوی. خاڵێکی تر ئەوەیە کە لە زۆر خاڵێکی گرنگە نان و لوقمەت حەڵاڵ بێت کار و کاسبی و داهاتت حەڵاڵ بێت ئەمە کارێکی زۆر گەورەیە إنما يتقبل الله من المتقين. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی کابرایەکمان بووە کە سەفەرێکی دوور و درێژەکە کە تۆزاوی ئەبێ هیلاکە بێ ماندوو ئەبێ دوای دەستبەر دەکاتەوە بۆ ئاسمان یا ڕەبی بەناو صفەتی خوا ئەپارێتەوە یعنی چەندین هۆکاری ژیرابوونی دوعای کردووەتە بەر بەڵام لەولاوە ومەطعمه حرام ومشربه حرام وغذي بالحرام فأنا يستجاب لذلك. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم خواردنی حرامە خواردنەوەی حرامە جلوبەرگی حرامە
بە حرام گەورە بووە خوا چۆن وەڵامی ئەم کەسە ئەداتەوە بۆیە نانی حرام و لوقمەی حرام تەئسیر و کاریگەریەکی یەکجار زۆری هەیە بۆ گیرانەبوونی دوعا بۆیە بەڕێزان هەتا بکەی خۆمان لە لوقمەی حرام لە نانی حرام بپارێزین بۆەوەی کە دوعامان قبوڵوێ پێغەمبەری خوا بەیەکێ لە سەحابەکانی فەرموو بە سەعد ئەطیب مەطعەمەک تەکون مستەجابەت الدعوە تۆ نانەکەت حەڵاڵکە پاکە چاک بکە خوای پەروەردگار وەڵامی دوعاکانت ئەداتەوە کۆتا خاڵیش کە لە خزمەتان باسی کەم کە تا ڕادەیەک پەیوەندیەکەی کاکرێواریش ئەتوانین لە ناوێ جێ بکەینەوە کە ئێمە لە کاتی شوێنەیە ئەگەر خوای پەروەردگار بناسین و ئاگامە لە سنوورەکانی خوا بێ و سنوورەکانی خوا بپارێزین واللهی خوای پەروەردگار لە کاتی ناڕەحەتی و سەغڵەتیا دێت بەهانامانەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ من سره أن يستجيب الله له عند الشدائد والكرب فليكثر من الدعاء في الرخاء هەر کەسێ ئەوێ خوای پەروەردگار بێت بەهانایەوە لە کاتی تنگانە و ناڕەحەتی و ناخۆشیە با لە کاتی شوێنەیە زۆر لە خوا بپارێتەوە با سنوورەکانی خوا بپارێزێ با ئاگای حەڵاڵ و حرام بزانێ دڵنیا بێ خوای پەروەردگار دێت بەهانایەوە ئەوەی کە لە خزمەتانە باسم کرد بەڕێزان دەهۆکار بوو ئەگەر ئینسان بیانگرێتە بەر بەڕاستی بۆ ژیرابوونی دوعا زۆر کاریگەری هەیە و ئینشاءڵڵا دوعاکان قبوڵە بێت دێمە سەر وەڵامی پەیوەندەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست کاک محەممەد لە شاری کەلارەوە پرسیارەوەی کردا لە حەمامە ئەگەر دەستنوێژ بگیرێ دروستە بەڵێ برا ئازیزەکەم دەستنوێ شۆردن لە حەمام دروستە سوپاس بەخوا ئێستا هەمووی کاشیە هەمووی چیمەنتۆیە شوێنێکی پاکە هەموو زێرابی هەیە لەبەرەوە زۆر ئاسایە دەستنوێژی تیا بگیرێ و هیچ ئیشکالێکی تیا نییە مام ڕەسوڵ پرسیارەوەی کرد کە باوکی کاتی خۆی کرێکاری کردووە خاوەن ئیشەکە پارەکەی نەداوەتێ ئێستا پارەکەی بۆ ناردووە ئەوێ بۆی بکا بە قوربانی بۆ باوکی لە ژیانە نەماوە ئەو پارەیە کاک ڕەسوڵ ئەبێ بە میراتی باوکت ئایا دیارە پارەکە ئەوەندە هەیە 200-300 هەزارێکەیە ئەوە بێ بە میراتی باوکت وە لە شوێن باوکت جێماوە هەوڵ بدا ڕەزامەنی خوشکبراکانتی لەسەر وەربگرە ئەگەر دایکت ماوە دایکت خوشکت براکان بڵێ ئەم پارەیە هی باوکمانە و هاتوو ئەمێ بۆی بکەم بە قوربانیەک ئەگەر ئەوانیش ڕەزامەندیانە سەر بوو ئەوە کارێکی باشەکەیت یەکێ لەو شتانی کە مردوو دڵی پێخۆش ئەوەیە کە کەسوکارەکەی سەدەقەی بۆ بکەن و دوعای خێر بۆ بکەن و داوای لێخۆشبوونی بۆ بکەن لە خوای پەروەردگار کاک سەباح لە کەلارەوە فەرمووی لە ڕەمەزانە ئەگەر دوکانی لەفە و مەطعەم بکرێتەوە دروستە طبعا لە هەموو شارێک بەڕێزان هەندێک خەڵکی تایە کە لە ڕووی شەرعیەوە ڕوخسەتیان بۆ هەیە کە ئەم کەسانە بە ڕۆژوو نەبن بۆ نمونە کابرا نەخۆشە یا عوزرێکی شەرعی هەیە یا ئافرەتە عوزرێکی شەرعی هەیە یا ڕێبوارە ئێمە لە دەرسەکانی ڕابردووە باسمان کردو هەندێک خەڵک هەیە ڕوخسەتی شەرعیان هەیە کە بە ڕۆژوو نەبن ئەمانە پێویستیان بۆ هەیە شوێنێکە بێ جیهەتێکە بێ خواردنیان بداتێ لەبەرەوە والله ئەعلەم ئەگەر ئەو دوکانە بۆ ئەو جۆرە خەڵکانە بکرێتەوە ئەوە ئاساییە بەڵام ئەگەر بکرێتەوە بۆ ئەوەی کە هەموو خەڵکێکی تر خۆی پیا بکا و ئاسانکاری بێ بۆ خەڵکانێکی تر کە بە ڕۆژوو نەبن ئەوە کارێکی باش نییە بەڵام ئەگەر وەکوتم بەنیەتی ئەوە بکرێتەوە کە خەڵکانێک هەیە عوزریان هەیە و لە ڕووی شەرعیەوە دروستە بە ڕۆژوو نەبن بۆی نانێ شوێنێکە بێ کە نانێکی تیا بخۆن ئەوە دروستە و بەڕاستی من پێم باشە بە ئەندازەی پێویست بکرێتەوە لە شارێکە شوێنە دوو شوێن ڕەنگە پێویست بێ نەک هەر بین 100 مەتر و 200 مەتر دوکانێک ڕێگەی پێ بدرێت کە خواردن دابنێ پرسیاری ئەوەی کرد کە ئێستا مزگەوتەکان داخراو ئایا لە دەرەوەی مزگەوتەکان جومعە دروستە وەڵاهی ئەوەی من زانی بێتم جومعە پێویستی بۆیە کە لە ئاوەدانیا بکرێ و لە مزگەوتا بکرێ بەڵام ئێستا کە لە مزگەوتاناکەی هەر لە تەنیشت مزگەوتەکەوەکێ والله ئەعلەم ئومێد دەکەم دابمەزرێ هەرچەندە ئەوە لە دەرەوەی ڕێنمایەکانە لە دەرەوەی ئەو ڕێنمایانەیە کە بۆ خۆپارێزیەکرێ بەڵام لە ئێستایە ئەوەندەی ئێمە زانی بێتمان مەترسیەکان کەمتر بوونەتەوە بۆیە ئەگە لە دەرەوەیش بکرێت داوام وایە کە بە پێی ڕێنمایەکان ئینسان هەوڵ تۆزێ بینی هەبێ و باقی ئەو ڕێنمایانەی تر کە نامەوێت لێرە جارێکی تر سەرتان بێشێن و دووبارەیکەمەوە لە خزمەتانە باوکی سامی لە سەنگەسەرەوە
پرسیارەوەی کرد ئەگەر بانگ بدا و ئاو بەدەستەوە بێ ئەتوانی بیخۆیتەوە؟ بەڵێ برا ئەزیزەکەم لە حەدیثە هاتووە ئەفەرمی هەر کەس لە ئێوە شتێ بەدەستیەوە بۆ خواردنێک لوقمەیەک ئاوێک بەدەستیەوە بۆ گەر بانگ کاتی بانگ هاتیا بانگیدا ئەوە با داینەنێتەوە تا پێویستی خۆی لێ جێبەجێکە. بۆیە کاتێک کە پەرداقی ئاوێ شتێ بەدەستەوەیە کە بانگیدا ئەتوانی تێر ئەو ئاو بخۆیتەوە اینجا دای بنێتەوە. کاک عیرفان لە جەباریەوە پرسیارەوەی کرد ئایا بەکارهێنانی موکێش بۆ هەڵکەندنی تووکوانە لە ڕەمەزانە بەکاری بێنی دروستە؟ ئەو بابەتە بەڕێزم پەیوەندی بە ڕەمەزان و غەیری ڕەمەزانەوە نییە و پەیوەندی بە ڕۆژوەوە نییە. ئەگەر هەر شتێ دروست بێ لەو بابەتانە بەکاری بێنی بۆ نمونە نینۆک بڕە یا مەقەستە یا موکێش ئەگەر دروست بێ بڕیار بێت دروست بێ بەکاربێنرێ لە ڕەمەزان و غەیری ڕەمەزانە جیاوازی نییە. ئەگەر ئەو موکێشە تۆ شتێکی پێڵکەنی کە قەدەغە بێ و حرام کراوە بێ و ڕێگەی پێ نەدابێ لە غەیری ڕەمەزانە لە ڕەمەزانیشە هەر دیسان دروست نییە و ڕێگەی پێ نادرێ. بۆیە جیاوازی نییە لە نێوان بەکارهێنانی لە ڕەمەزان و لە غەیری ڕەمەزانیشە. کاک دڵشاد لە ئاکرێەوە پرسیارەوەی کرد کە ئایا زەکات لە کرێخانوو هەیە کە خاوەن خانووەکە بۆ عیلاج شتی خۆی بەکارهێنێ؟ زەکات لە کرێی خانووە هەیە بەمەرجێک ئەو کرێخانووە کەم کۆ ببێتەوە ئەو کابرایە یا پارەی تری هەبێ لەگەڵ پارەکان تریا زەکاتی لێ دەربکە یا ئەوە تا کرێخانوەکە هەمووی کۆ بێتەوە لە شوێنێکا و بگاتە حەدی نیساب دیسان زەکاتی تایە. ئەگەر نا تۆ کرێخانەوە وەرگریت و بۆ خۆت بۆ بژێوی ژیان سەرفی بکەیت و هیچی لێ نەمێنێتەوە یا بۆ عیلاج و کڕینی داوا دەرمان بەکاری بێنێ و هیچی لێ نەمێنێتەوە ئەو کاتە زەکات لە چیە دەی؟ زەکاتی تیان نییە. بۆیە بە شێوەیەکی گشتی لە داهاتی خانوو و کرێخانوو زەکات هەیە بەمەرجێک ئەو پارەیە کۆ ببێتەوە ببێ بە حەدێک بە حەدی نیساب یا لەگەڵ پارەکان تریا زەکاتی لێ دەرەکە. ئەگەر نەشمایە و سەرفی کردە و کەسە ئەوە هیچی لەسەر نییە. کاک باوکی محەممەد لە هەولێرەوە پرسیارەوەی کرد کە باوکی نەخۆش بووە حیوانی نەزر کردووە کە ئەگەر چاک بێتەوە ئەو حیوانە نەزر بێ بەڵام باوکی چاک نەبووەتەوە. کاک باوکی محەممەد ئینشاءڵڵا هیچت لەسەر نییە و گوناهبار نابی بەڵام یەک شتێکەیە جەنابیشت و هەموو بە ڕێزێک بیزانێ ئەوش ئەوەیە کە ئەم جۆرە نەزرە باش نییە مەکروهە لە ڕووی شەرعەوە. تۆ مەرج لەگەڵ خوایە بکەی خوایە باوکم چاک بێتەوە حیوانێ نەزر بێ نە وا مەکە. تۆ بڵێ یا ڕەبی خوایە ئەم حیوانە لەبەر خاتری تۆ ئەمجا یا ڕەبی خوایە باوکم چاکەیتەوە ئەوە باشە. سەبارەت بەم جۆرە بەخشینە دوور لە بەڕێستان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناوی ناوە بە سەدەقەی کەسێکی چروک. خەڵکێکەیە لەگەڵ خوایە مەرجدانە خوایە ئەو شتەم بۆ بکەی من ئەم شتاکەم بۆ نمونە باوکم چاکەیتەوە من ئەم حیوانەکەم بەخێر ئەمە باش نییە. بڵێ یا رب العالمین ئەو حیوانە سەدەقە بێ خوایە شیفای باوکم بنێری ئەوە چاکترە. بەڵام بە هەر حاڵ ئێستا کە تۆ ئاوا نەزرەکەت ئاوا کردەوە توتە ئەگەر چاک بێتەوە حیوانێک کەمە خێر چاک نەبووەتەوە فاتی کردووە ئێستا قەرزار نیت و گوناهبار نابی ئینشاءڵڵا. دایکی محەممەد لە کەرکووکەوە فەرمووی ئایا ئەگەر سرم ڕوت بێ دوعا بکەم دروستە؟ بەڵێ خوشکی بەڕێزم بەسەر ڕوتیشەوە دوعا دروستە بەمەرجی ئەو کەسە خەڵکی نامەحرەم نەیبینێ لە ماڵی خۆیان بێ کەسی نامەحرەم نەیبینێ بەمەرج نەگیراوە لە کاتی دوعاکردنا تۆ لە چک لەسەرت بێ بەمەرج نەگیراوە و هەروەها بەمەرج نەگیراوە دەستنوێژت هەبێ. خۆ ئەگەر ئینسان ڕۆ قیبلە دانیشێ و دەستنوێژی هەبێ و دەست بەرزەوە کاو ئەو ئادابانەی کە باسمان کرد بەکاری بێنێ بەڕاستی شتێکی باشەکە. بەڵام فەرەزان ئەگەر تۆ دەستنوێژیشت نەبوو و سەریشت ڕۆت بوو هەر ئەتوانی دوعا بکەیت و لە خوای پەروەردگار بپاڕیتەوە. و هەروەها پرسیارەوەیشی کرد دروستە ئایەتەل کورسی بخوێنی بەبێت دەستنوێژ؟ بەڵێ خوشکی بەڕێزم ئەویش هەر دروستە زیکری خوای پەروەردگار کە ئایەتەل کورسیش هەر لە ضمنی ئەو زیکرانەیە کە لە بەیانان و ئێوارانە ئەخوێنرێ کە لە کاتی خەوتنە ئەخوێنرێ لە کاتی تریشە ئینسان ئەتوانێت بیخوێنێ بەمەرج نەگیراوە ئینسان ئیلا دەستنوێژی هەبێت ئەکرێ بەبێت دەستنوێژیش بخوێنرێ. ئایەتەل کورسیش وەکو معلوم هەموو لایەکە کە گەورەترین و مەزنترین ئاەتە لە قورئانی پیرۆزە.
پەیوەندی کۆتاییشمان کاک ڕێبوار بوو خی گەورە پاداشی بات و هەندێک پێشنیاری کرد کە دوعا لە حکوومەت بکرێ واللهی من وا بە چاکەزانم هەتا ئیمکان بێ دوعای ئەو بکەین کە خی پەروەردگار ئیسلاحیان کە خوا هیدایەتیان بدە ئەگەر ئەهلی هیدایەت نین و شانی هیدایەت نین و بەردەوامە لەسەر ستەمکردن و زوڵمکردن ئەو کاتە ئەکری ئینسان دوعا بکە کە خی پەروەردگار لە کۆڵی ئەو میلەتەی بکەینەوە بکاتەوە وەکو ئێمە هەموو جا لە جومعەکان ئەڵێن یا ڕەبی خوایە ئەگەر ئەم دەسەڵاتدارانە خێری ئەو میلەتیان ئەوێ و لە خزمەتی ئەو میلەتیان و ئیسلاحی ئەبن و چاکە بن و خزمەتی ئەو میلەتە ئەکەن خوا موفەقیان کا و سەرکەوتویان کە ئەگەر نا خی پەروەردگار لە کۆڵی ئەو خەڵکیان بکاتەوە دەسەڵاتدارێکی عادلیان بۆ بنێرێ ئەبێ ئەوەش بزانین ئێمە چۆن بین خی پەروەردگار دەسەڵاتداری ئاوامان بۆ ئەنێرێ میلەت خۆی ئەو جۆرە دەسەڵاتە و ئەو جۆرە خەڵکی ئەوێت لەبەرەوە لە پێشترا بەڕاستیە بێ ئێمە خۆمان گرەی لە خۆمان بکەین هەروە پێشنیاری ئەوشی کرد کە مزگەوتەکان بکرێتەوە بەڕێز ئێمە زۆر هەوڵمان داوە لە چەندین کاتا لە دانیشتین بوونە لەگەڵ لایانی پەیوەندیدارە قسەمان کردو هاتوونەتە سەرخەت بەڵام دیارە لێژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا پێیان وایە هێشتا زووە بۆ کردنەوەی مزگەوتەکان و پێیان وایە مەترسیەکان هێشتا بەردەوامە تازە خەڵکی تازە توش بووە بۆیە بەردەوام داوامان لێکن کە دان بگرین بە خۆمانە با فترێکی تریش لەبەر سەلامەتی گیانی خەڵکی داوایان کردو کە ئێمە دان بگرین بە خۆمانە و تەکیدیان کردو سوێنان بۆ خواردوین کە هیچ بابەتێکی سیاسی نیە تەنها مەبەستمان پێ پاراستنی ژیان و شکۆی خەڵکە ئێمە ئێستا پێمان وایە مەترسیەکە کەم بووەتەوە و بازارەکان کراوەتەوە بۆیە داوامان کردو لە حکوومەت لێرەیشەوە داوای لێەکەین کە ئەڵێن ئەگەر بڕیار بێت لە مزگەوتە قەڵەباڵەقی هەبێت لە بازاڕیشا هەیە لە شوێنەکانی تریشا هەیە بۆیە داوایان لێکەین کە کار ئاسانی بکەن بۆ کردنەوەی مزگەوتەکان بۆ ئەوەی کە بێگومان ناو مزگەوتەکە پاکترە وەک لە دەرەوەی مزگەوتەکە بەڕێکاری خۆی داواکەین کار ئاسانی بکرێ بۆ کردنەوەی دەرگای مزگەوتەکان و هەمومان لە خۆی پەروەردگارە پاڕێنەوە کە خۆی پەروەردگار ئینشاڵڵا دەرگای مزگەوتەکانمان بەڕۆ بکاتەوە و ئەو نەخۆشی و ناخۆشی ئینشاڵڵا لەسەر ئەو میلەتە هەڵبگرێت لە کۆتای لە خۆی پەروەردگارە پاڕێنەوە بە ناوە جوانەکانی خۆی بە سیفەتە بەرزەکانی خۆی بۆ خاتر هەرچی ناوی پیرۆزی هەیە یا حەی یا قەیوم لە گوناه و تاوانی هەموو لایەکمان خۆش بی تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبول بکەی دەروی خێر لەم میلەتە بەشخورا و مەزڵومە و بێشوانە بکەیتەوە یا ڕەب العالەمین خۆی پەروەردگار خێر و خۆشی و ئەمن و ئاسایش بەسەر ئەم وڵاتە ئێمە دابارێنی وڵاتی ئێمە وڵاتی موسڵمانان لە شەڕ و کوشتار و دەرد و بەڵا و قەیران و هەموو ناڕەحەتی و ناخۆشیەک دوور بخەیتەوە ئەوانەی کە نەخۆشن یا ڕەب العالەمین شیفای بە خێران بۆ بنێری ئەوانەی کە قەرزارن قەرزارەکان بۆ ئاسان بکەی ئەوانەی گرفتیان هەیە لە ناخۆشی و نەخۆشی و ناڕەحەتیان خوایە بە گەورەی خۆت بێ بەهانایانەوە بە گەورەی خۆت شیفای بە خێران بۆ بنێری ئەو خوشکبرانەی کە هەمیشە داوای دوعای خێرمان لێکن یا ئەکرەم الئەکرەمین یا خەیر الرازقین یا ڕەبی خوایە دەروی خێران لێ بکەیتەوە ئەم برا بەڕێزانەی کە لەم کاتەیە خەریکن سەرقاڵن ماندوون بەم بەرنامەوە یا ڕەب العالەمین بە باشترین شێوە ئەجر و پاداشیان بیتەوە آمين آمين وصلى الله وسلم على نبينا محمد وآله وصحبه وسلم أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته